لەباریان پرسەوە لەگەڵ بەڕێز حەسەن مەجید سەرۆکی لیستی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک گفتوگۆ دەکەم. کاک حەسەنم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. کێ بەرپرسە لە دامەزراندنی ئەم کەسانە؟ ئێوارەتان باش، ئێوارەی بینەرانی بەڕێستان باش. وەکو لە پێشەکێکەدا ئاماژیان بۆ کرد، بەڵێ ئەمانە لە وزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە گواستراونەتە سەر وزارەتی ناوخۆ کە ژمارەکەیان 671 کەسە هاتوونەتە سەر با بڵێن وزارەتی ناوخۆ و پۆلیس، و لەو ژمارەیە 531 کەسیان ئستماری ڕاکێشاوە. لە کۆی گشتێکەدا با بڵێن زیاتر لە نزیکەی 470 عەرەبی تێدایە، بەڵێ تاکو ئەم بەیانەیە کە ئامارەکان بەدەست من گەشتووە. 34 کورد لەگەڵ 27 تورکمان، 173 کەسیش لەو کەسانە ضەوابتیان تەواو نەبووە، و 44 حاڵەتیشیان هەیە لە لێژنەکان دەرنەچوونە. بۆیە تەواوی ئەتوانم بڵێم لەو ژمارە زۆرینەی خەڵکانی دەرەوەی شاری کەرکووکن و پشکی شێر بەر حەویجە کەوتووە بە دەرەجەی دووبس و سێمیش داقوق. ینی لەگەڵ ئەوانەش کە خەڵکی دەرەوەی عەرەبن هێشتا خەڵکی ناو کەرکووک نین، دانیشتوانی کەرکووک نین، دەرەوەی کەرکووکن. بەڵێ ئەو ژمارەیە کە بەدەستێمە گەیشتووە و وردەکاریمان تێدا کردووە لە ئستمارەکانیان لە هەندێ بابەت، بەڵێ زیاتریان هی دەرەوە. کاک حەسەن پێشتر هیچ ڕێکەوتنێک نەکرابوو لە سەرم دامەزراندنەکە پشکی کورد، تورکمان، عەرەب جیا بکرێتەوە؟ ئەمە ئەتوانین بڵێن کە کاتی ئەمریکایان گەڕاوەتەوە ئەو جاگەشتووەتە کەرکووک، زیاتر لە بەغداوە کراوە. ئێمە لەگەڵ نوێنەرەکانی خۆشمان لە بەغدا لەسەر خەتین بۆی کە ئەم حاڵەتە چارەسەر بکرێ، وەکو ئەوەی کە لە حاڵاتەکانی پێشوە لە ژمارەی 500 و ئەوەنەی پۆلیسەکانی خولی پێشوو ژمارەیەکی کەم کورد، ژمارەیە کەمیش تورکمانی تێدا بۆ بۆی ئەم حاڵەتە ئەتوانین بڵێن خەریکا بێتە زاهرەیەکی بەرچاو چی لە شێوازی دامەزراندن، چی لە دۆزینەوەی ئەم بابەتانە بەوەی کە ژمارەی ئەو ئامارانەی بەڕاستی لەم چەند مانگی پێشوە تا ئێستا هەر دامەزراندێک گەشت بێتن کەرکووک ناهاوسەنگێکی پێوە دیار بۆ. بڵێ باشە، چیتان پێکرێ بۆیان بکەن ئەمە بڕیاری کۆتاییە دەتوانن بڕیاری ئەم دامەزراندنە بوەستێن و دووبارە پێداچوونەوەی پێدا بکرێت؟ ئێمە داوامان کردووە و لەسەر خەتشین لەگەڵ نوێنەرانمان لە بەغدا بۆی کە بتوانین ئەگەر ئەو حاڵەتیش ڕانەگرین ژمارەکانی ئەوان، بەڵام هەوڵ بدرێت لە داهاتووە ژمارەکان هاوسەنگ بکرێنەوە و ژمارەی برایانی تورکمانیش بە هەمان شێوە ژمارەیەکی کەمە و توانین بڵێن پشکی شێر وەکو هەمیشە لە دامەزراندنەکانی پێشوە بەر عەرەب کەوتووە. بەڵێ باشە، بەپێی بەدواداچوونەکانی ئێوە پاساوی ئەوان چییە؟ بۆچی هێندە ڕێژەیەکی کەم بۆ کورد و بۆ تورکماندانراوە زۆرینە عەرەبە؟ ئەوان ئەڵێن ئێمە لەسەر هەندێ بابەت کردومان، یەکسەر ژمارەیەکمان دیاری کردووە لەوەنە بۆ ئەوەنە بڕۆن، بەڵام من بۆ خۆم کە جوابشیانمدایە مخنەع نیم بەوە، بۆیە وەکو کە ئاماژەم پێکرد 137 کەس لەو 670 137یان ضەوابتیان تیان نییە، ئەو ضەوابتانیان تیان نییە کە بتوانن وەکو پۆلیس بەکاربێن، ینی کاری پۆلیسی بکەن، یا 44یان هەر بگرە کە مندامە. بۆیە ئەو حاڵەتە من ئەتوانم بڵێم هەروە شێوە هەڕەمەکیەکی تایە، بەڵام تەشخیصشی تایە، تەشخیصکردن بۆ ئەوەی کە پشکی عەرەبی تێدا زیاتر بێت. ئەگەرنە ڕێعای ئیجتیماعی بەشێکی زۆریش خەڵکی کورد، لاوەکانی کورد، گەنجەکانی کورد لەم شارە ئەو موچەیە وەرەگرن، موچەی ڕێعای ئیجتیماعی وەرەگرن، بەڵام نا من ئەڵێم دروست بە بەرنامەیەکە وەکو بەرنامەکانی پێشووتر. کەواتە سوودفە نەبووە کە ئەو ژمارە زۆرە بەر عەرەب کەوتووە، بەڵکو بە پلان ئەوەیان کردووە. وەزارەتی ناوخۆ هیچ وەڵامێکی ئەوەی یاوەتەوە لەو بارەیەوە؟ ئێمە چاوەڕوانین، ئێمە لەسەر خەتین چاوەڕوانین، تا من پێش بەرنامەکەش هەر ساڵم کردووە، چاوەڕوانین لەسەر خەتین بۆی کە بتوانین هەم وەڵام وەرگرین، هەم هاوسەنگیەکانیش ڕێک بقینەوە. ئەگەر نا بەم شێوازە و بەڕاستی ئەوەیش کراوەتە با بڵێن ئێمە کۆندەمانی ئەنجومەن تا ئێستا کە نەمانتوانەوە بەڵێ جەلسە یەکەممان ئەنجامدا و قۆناغێکی باش چوەتە پێش، بەڵام
بێشک کە ئێمە لە ناوکاری خۆمان بوون و ممارەسەی دەورە ڕقابیەکەی خۆمانەکەین و لە هەر شوێنێکیش پێویست بکە دەسەڵاتی یاسایی خۆمان بەکاردێنین. باشە ئێوە چیتانەوێ؟ دەتانەوێت ئەم فترەیە بەڵێ فەرموو. ئەم فترەیە زیاتر بەکار هاتووە توانم بڵێم چونکە حکوومەت یا با بڵێن حکوومەتێکی ناوخۆیی کار بەڕێکەرە ئەتوانم بڵێم زیاتر ئەم کاتانیان استقلال کردووە بۆ ئەوەی کە لژنە ڕقابیەکانیش نییە بۆ ئەوی بتوانن ینی ئێستا ئەم حاڵەتانە جێبەجێ بکەن یان ئەنجامی بدەکەن. یعنی ئێستا لە بۆشایی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەم شتانە ڕوەدەن؟ بەشێکی زۆری ئەوەیە چکە ئێمە لە داهاتووە بەڵێن بە خۆمان و بە خەڵکی شارداوە یەکسانی دەبێ بکرێ ینی بە یەکسانی ئەوەی کە ئێستا هەیە لە غیابی بوونی ئێوە و دەست بەکاربوونی ئێوە چییە گوزەرێ کاک حەسەن لە کەرکووک؟ هەوڵی دیکە هەیە وەکو ئەم شێوەیە؟ ئەم کاران ئاماژەم پێکرد لە پێشتردا لە دامەزراندنەکان لە کۆی ئەو دامەزراندانەکە لەم ساڵەدا ئەنجام دراوە تەواوی ناهاوسەنگی تایە. بەڵێ ئێمە ئێستا زیاتر لە 7000 ژماری 7000 و هەندێک دامەزراندن هاتووە بۆ پارێزگای کەرکووک. ئێمە توانیومانە ئەو ڕایگرین تا ئەو کاتەی مەجلیس دەکەوێتە کاری خۆی ئەوجا ئێمە بە پێی سیستەمێک دابەشیەکەین کە هیچ نەتەوە و هیچ لایەنێک تێدا بێ بەش نەبێ. زۆر ئەم حاڵاتانەی کە دێتە پێش مەسەرەن بە بڕیارێکی مرکزی تۆزێ کارەکەمان لێ ئاڵۆزەکە ئەکەن وەکو ئاماژەم پێکرد ئێمە ئەوان ئەو دامەزراندانەمان ڕاگرتووە. ئێستا ئێوە داوای چیەکەن؟ داواکەن پشکی کورد زیاد بکرێت لەو ژمارەی کە دیاری کراوە یاخود داوای ئەوەکەن کە ژمارەی دیکە زیاد بکرێت لەوانی کە دادەمەزرێن و کوردی تێدا بێ؟ ئێمە داواکەین ژماری کورد زیاد بکرێت هاوسەنگ بکرێتەوە 470 لەکوێ 34 لەکوێیان 27 لەکوێ ینی ناهاوسەنگێکی زۆری تێدایە. زۆر سپاس دەکەم بەڕێز حەسەن مەجید سەرۆکی لیستی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. دەست خۆش.